بەڵێ ئەوەی بینیمان لە راپۆرتەکە هاتبوو ئاماژە بۆ دەکرێت کە پسپۆران ئەڵێن ئەمە هەڵەیەکی گەورەیە ئەبێ چارەسەر بکرێت، بەڵام گفتوگوی زیاتری ئەوێت ئەمە ئامانجێکی دیاریکراوی لە پشتە یان هەر بە جددی ئەمە پرسێکی تەکنیکیە ڕوویداوە پێویستە ئەم هەڵەیە چاک بکرێتەوە یاخود دەتوانرێت بەم شێوەیە کار بۆ ئەوە بکەن کە دەستگا ئەمنیەکان بەلایەکی ترابرن. لەبارەی ئەمانە گفتوگۆکەین لەگەڵ محەممەد سابیر شارەزای بواری سەربازی کە لەسەر ئەم پرسا گفتوگۆیەکی چڕپڕەکەین. بەخێر هاتیت بەڕێز محەممەد، بۆچی ئەم هەڵا گەورەیە حەقی خۆیەتی وانە لە دەستگایەکی ئەمنی کە دەوترێت دەستگای دژە تیرۆری عراقیە دەستگاکە هی هەموو مڵکی عراقا بۆ ئەبێ خانەیەک هەبێت کە داوای ئەوە بکات تۆ سەر بە چ مەزهەبێکی ئەمە هیچ نهێنێکی لە پشت هەیە یاخود پرسێکی تەکنیکی هەڵەیە و ئەبێ چاک بکرێتەوە. سپاس بۆ جەنابت و بۆ بینەر و بیسەری تەلەڤیزۆنی 24 کوردستان 24 بۆ چوونی من دەستگای دژە تیرۆر دەستگایەکی نیشتیمانیە سەربازیە، دەستگای سەربازیش پێویستە هی هەمووان بێ، هەموو عێراقیەکان بێ، هی هەموو نەتەوەکانی عراق بێ بە کورد و عەرەب و تورکمان و کەمایەتەکانی کەیشەوە لە عراق پێویست ناکە بە بۆچوونی من هی لایەنێک بێ یا هی نەتەوەیەک بێ یا هی مەزهەبێک بێ، حتا بە بۆچوونی من نووسینی نەتەوە قەومیە غەڵەتە لە ئیستیمارەکەدا چۆن نووسراوە، ئەبێ ئەوەیش لابرێ چکمە ئەوە دەستگایەکی نیشتیمانیە ئەبێ بۆ هەموو عراقی بێ، ئەوەی لە ناو عێراقا بێ شارەزایەکی سەربازی ئەو مەرجانی تیادا بێ ئەبێت بەڵێ بۆکو شارەزایەکی سەربازی ئەمە چۆنە بینن بەڵای من بە بۆچوونی ئاماژەیەکی لە پشتە یاخود ئەمە ئاماژەیەکی طبعاً 100% لە پشتە لەبەرەوەی عراق بە بۆچوونی من ئێستاکێ عراقێکی محاسەسەیە، عراقێکی دابشکراوە بە چەند حکمی دەسەڵاتی عراق لەلایەن چەند حزبێکی دەسەڵاتەوە خۆیان چەسپاندووە بەسەر دەسەڵاتی عراقدەوە و عراق بەڕێوە دەبن. جا لەبەرەوە زیاتر ئەتوانم بڵێم مەزهەبی شیعە لە عێراق زیاتر چۆن کۆنتترۆلی وەزعی ناو سوپای عراقی کردووە بە تایبەتی دەستگای دژە تیرۆری. بە بۆچوونی من ئەگەر بێت و ئەم هەڵەیە ڕاستکەنەوە ئەگەر بێت و ڕاستیکەنەوە پێویستە کە ئیستا عراق عراقێکی محاسەسەیە و عراقێکی حزبیە و عراقێکی مەزهەبیە و واقع الحال وایە پێویستە ئێمەی کورد بێبەش نەبووین لەو ئەگەر هاتوو چاکیان نەکردەوە مەترسیەکەی ئەگەر مەترسیەکە ئەوەیە کورد بە حقیقەت زەرمەند دەبێت. لەبەرەوەی من بە بۆچوونی من تا ئیستەوا هاتووە شیعە سونە کورد نەهاتووە عەرەب کورد شیعە سونە کورد کورد بە گوێرەی بە نسبەتی ژمارەی هاوڵاتیانی ژمارەی سوکانی ئەبێ نسبەتی هەبێ لەو دەستگایە. مەسەرەن شیعە زۆربەیە سونە بڕێکەمترە کوردیش کەم بە بۆچوونی من کورد ئەبێ لە 120 لەو دەستگایە. باشە بەڕێز محەممەدەی دژە تیرۆری عێراق لەو خانەیە کە دانراوە لەو فۆرمەت بۆ ڕاگررتنی هاوسەنگیە یاخود ئەتوانین بڵین ئەوێت بەو پاساوە باسی گونجاوە. من بە بۆچوونی من بۆچوونەکان ڕاستە لەبەرەوەی ئەوان دەزانن عێراق عێراقێکی محاسەسەیە، عێراقێکی حزبیە، عێراقێکی مەزهەبیە. جا لەبەرەوە بۆ ئێوەی ئەگەر وا دەڵێن دەبا شیعە سونە کوردیش حسەی خۆی هەبێ لەو ئەبێ ئەمەی کورد هەوڵ بدەین نسبەتی خۆمان لە 120 نسبەتی خۆمان هەبێ بەو ژمارەیە لەو دەستگایە. جا لەبەرەوە ئەگەر بێت و بکەنە سونە و شیعە تەنها سونە و شیعە بێ مثلا قومیە سونە و شیعە ئێمە زەرمەند دەبین. بەس پێویستە عەرەب بێتە دوو بەشەوە، عەرەب سونە و شیعە و ئێمەیش نییە کورد و تورکمان و ئەوە ئاشووریەکان بە نسبەتی عەدەدی سوکانیان ئەبێ بەشدار بن. جاوکاتە بێتە عێراقێکی پێکەوە ژیان نابێت عێراقێکی پێکەوە ژیان ئەبێتە عێراقێکی فرە حزبی، عێراقێکی فرە مەزهەبی، عێراقێکی فرە نەتەوەی، عێراقێکە بەرەو مەتاهات و بەرەو هەڵدێر دەڕوان. باشە بۆچی هێشتا
ئەگەر بینە سەر ئەوە فلاشباگێک لێ بدەینەوە خۆی لە ساڵەکانی 2004 و 5 ئیتر کێشەی تائیفی بوون لە ناو بەغدا زۆر بوو ئەمە وا ناکات نەک ئەو فلاشباگە ببێتە حقیقەتێک لێستا دووبارە ببێتەوە ئەو شتانە والله ئەوە بەڕای من ئەوە چۆنەڵێ پەتایەکە هاتووە هەمووی عراقیەکانی گردوتەوە زیاتر ئەو حزبە دەسەڵاتانەی کە ئیستاکێ لە دەسەڵاتان ئەحزابی مەذهبین ئەمانە تابعی ئەتوانم بڵێم دەور و پشتن وڵاتانی دەور و پشتی ئێمن ئەوانە زیاتر فشارە خەنە سەر ئەو حیزبانە ئەو دەسەڵاتانی کە کاتە تا چەند وڵاتانی دەور و پشت ئەتوانن دەسوەردان بکەن لە کاروباری نێوخۆی عێراق بەم وەزعی کە ئیبینین بەم وەزعی کە ئیبینین بەم ئیستماری کە ئیبینم کە ئیستاکیە کە دەڵێن ئەبێ شیعە یا سونە یا مەسەرەن بەو شێوە تەوزیع بکرێت ئەوە 100% ئەوە فشارە و دەستوەردانە لە ناو دەستگا ئەمنیەکان و دەستگا سەربازەکانی لە بری ئەو خانەیە چ خانەیەکی تر ئەبواە هەبووە بەڕێی من لە بری ئەو خانەیە تەنها قەومیەکەش لادەن تەنها عێراقی بێ ئەبێ پێویستە مەرجەکانی تابێ هەر مرۆڤ ئەو مەرجانە چین کە لە دەستگایەکی سەربازی ئەمنی دەستگای ئەبێ لیاقەی هەبێ ئەبێ توانای هەبێ ئەبێ مەسەرەن چۆنەڵی جەرای مخەلە بشەرەفی نەکرد بێ مخدرات و ئێرهاب و ئەوانە بەشدارهین نەبوو بێ حکم نەدرابێ بەو جەریمانە دوای یەکێ لە ئەوانەیش کە ئەڵێ خاوەن شەهید بێ دەرەجەی یەک و هەروەها یعنی کۆمەڵی ئەو مەرجانی یعنی ئەوانە مەرجی ڕئیسین و هەروەها لە دایک و باوکێکی عێراقی بێ باشە بەڕێز محەممەد ئەگەر هاتوو ئەم خانەیە لەم فۆرمە پڕکرا و چاک نەکرایەوە ئەمە تا چەنە بێتە هۆی ئەوەی کە کاریگەری بکاتە ناو دەستگا ئەمنیەکانی دیکە ئیتر ئەمە ببێ بە مەرج ئەم خانەیە بخزێتە ناو هەموو فۆرمێکی دیکە وڵی ئەوە نەکردە ناو ئیستا لە ناو ئەوە مەرجێکی ڕئیسیە ئیستاکە لە ناو هەموو دەستگا سەربازیەکان ئەتان بڵم ناو دەستگا مەدەنەکانیشە بەتابەتین لە کولەی سەربازی عێراقی ئەوە من کاتی خۆی من یەکێ کوڕەکەم پێشکەش یعنی لە ساڵی 2008 بوو ئەوە تەقدیمی کولی عسکەری کرد لە مقابلەکە پیان و تۆ کوردی شیعە یا سونەی ئەوش نەیدەزانین چی بڵێ وتی من کوردم ئەیوتی عەرەب ئەیوتمای عەرەب وتی عەرەب نا شیعە و سونە و کورد بەس حسەی کورد هەیە 300 کەسیان وەردەگرت 46 کەسی حسەی کورد بوو کاتەوەکو نەتەوە پێت ئاساییە بەڵام وەکو مەزهەب نەبێت نامەزهەب نەتەوە پێویستە پێم ئاسایی نییە وەک نەتەوەیش بەس ئەوە واقع الحالە مەجبورین بەس بۆ ئەوەی کورد يعني بێبەش نەبێ ئێمە نەتەوەی ئێمە ئەبێ ئەم واقع الحالە بێ حسەی خۆمانی تیادا بێن زۆر دروست ئەبێ حسەی خۆمانی تا بێ ئەو نسبەی خۆمان ئەبێ ئیلحاح بکەین و بەتایبەتی ئەوانەی کە ئیستاکێ لە بەغدان و ئەو يعني ئەو ئەندام پەرلەمانانە و ئەو مەسئولانەی کە ئیسە لە بەغدان و هەروە عسکەریانەی کە ئیسە لە ناو سوپای عێراقان ئیلحاح بکەن خەڵکی کوردستان بێبەش نەبێ لەو عەدەدە بە نسبەتی سوکانی کورد. بەڵێ سپاس بۆ شارەزای بواری سەربازی محەممەد سابیر کە میوانمان بوویت و وەڵامدەری پرسیارەکانمان بوویت. سپاس. زۆر سپاس.